نەجات خۆی و باوکی 62 ساڵە لەم دوکانە کە دەکەوێتە سەرەتای بازاڕی ئەحمەداغای کەرکووک دۆندرمە و ساردەمەنی دەفرۆشن. دۆندرمەکەی دای عەبدوڵڵا تەمەنی 6 ساڵ زیاترە و ناوبانگێکی زۆری هەیە. بە دەگمەن هەبووە خەڵک لێرە تێپەڕ بوو بێ و لە دۆندرمەکەی دای عەبدوڵڵای نەخواردو بێت. پێکەوە بەشێک لە لاپەڕەکانی تەمەنی ئەم دوکانە خەرجیلانە هەڵدەدەینەوە. لە دوکانە 2 بە 3 مەترەکەی دای عەبدوڵڵا دۆندرمە و شەربەت و کاستەر کڕیاران لەسەر جەم زمانە جیاوازەکان بۆ خۆیان کەمەندکێش دەکەن. وەک دای نەجات دەڵێ وەسیەتی باوکم ئەوە بووە گرنگی زیاتر بە سومعەت و ناوبانگ بدەم لە پاڵ ئەو قازانجەی کە دەستم دەکەوێت. ناوم نەجات عەبدوڵڵا خاضر، خاوەنی ئەو دوکانم، مالی شەستم. پێشەوە چلەکان پەنجەکان باوکم خۆی لێرە بوو، لە عەلوانێک فرۆشتووە لە ساڵی 60ەوە هاتووە لێرە، یان عمرە ئەو دوکانە 62 ساڵە. تا 96 باوکم خۆی لێرە ئەش بوو، دوایەوە خۆم هاتم تا ئێستا خۆم لێرە ئەژێکەمەوە. دای نەجات 32 ساڵە سەرقاڵی ئەو پیشەیە و خۆشی دەوێ و لێی بێزار نابێ. ئەو لەبارەی نهێنی تام و چێژی دۆندرمەکەی بەم شێوەیە دەدوێت. خصوصیت ئێمە ئەزانین چی تێکردنە، کام شێر ئەژێکەنەوە، متەیبەت چی تێرەکەنەوە، کامە باشترە، ئێمە شتێک باشێکەنەوە. زۆرینەی خەڵکی کەرکووک یادگاریان لەم دوکانەدا هەیە. دای نەجات دەڵێ ئەوەی شارەزای دوکانەکەی من نەبێ خەڵکی کەرکووک نییە. هەروەک ناوی ژمارێک لە وەرزشوانە دێرینەکان و مەلا و هونەرمەندان دەدرکێنێ کە ڕۆژانێک لەم دوکانەدا بەدەم دەمەتەقێ و باسوخواسی ڕۆژگارەوە شەربەت و دۆندرمەیان خواردووە. مەلەکان خوا عەبکە مەلە حەقی هاتووە بەلای باوکم. بە وەقتی من مڵا محەممەد هاتووە لێرە، وەقتی خۆی خوا عەبکە هابە هات لێرە عەبدوڵڵا، سەحەسەن نەجار دێتەوە، محەممەد نەجار دێتەوە، لە موتۆری یونوس هاتووە لێرە، من پێچێرم کاک زێری هاتووە لێرە، عەمری کوردی هاتووە لێرە، خوا عەبکە ستار کوردی هاتووە لێرە، عەلاوی مستەفا هاتووە لێرە، منتەخەب کەرکووک خۆ هەموویان لێرە بوو. سەلاح لێرە بوو، کامل لێرە بوو، محەممەد لێرە بوو، عەمری لێرە بوو، نەشەت لێرە بوو، مۆید لێرە بوو، هەمووی منتەخەب بوون. ئەی بوسڵمانان ڕجاکەن، ئەی بوسڵمانان ڕجاکەن، بەڵکو یار بێتەوە. یەکێک لە وەرزشوانە دێرینەکانی کەرکووک بۆ پلاسفۆر باز لە یادگاری خۆی و تیمەکەی دەکات کاتێک لە چواردەی ڕابردوو دوای یاریەکان دۆندرمەکەی دای عەبدوڵڵایان دەکردا جێژوانی. 69 72 ئەو وەختە نادی سەورە هەبوو، 2 نادیمان هەبوو، نادی سۆلاف و نادی سەورە بوو. یاری چێکانەوەی کە مسارعەوەی تایڕەیارێکەوە سەلیارێکە اجتماعمان لە چۆ بوو، ئەلەم ناوە لای کاک نەجات دۆڵدرمەمانە خوارد، گاڵتەمانە کرد، یعنی ذکرایەتی زۆر خۆش. دێمە بەس یادگاری کەم، حەزەکەم بێمێرە بکەوێ ئەو شۆنانەی کە حەبتاکان لێرە بووینەوە، 79 74 کە لێرە بووین پێکەوە برادەر بووین. سۆران عەبدولکەریم، پلاسفۆر، کەرکووک. Çıksın xarqallarımız